ئەزیزانم سڵاو، ئەم جارەش لە بەرنمەکەتانەوە بەرنامەی وێنەکانی دوێنێ بێگەگەینەوە. وێنەش ئەو دۆکۆمنتەیە کە هەموو ڕاستیەکانە خاتە ڕوو، مێژوش وەک خۆی دەجێڕێتەوە. لەم بەرنمەیە ئەمەوێ ئەوە بۆ بینەرانی خۆشەویست ڕوون بکەمەوە کە ئامانجی بەرنمەکەمان وایە بە تەنیا بە کەسایەتی ناو تەنیا شارێک و ناوچەیەک نەوەستین، بچینە هەموو شار و شارچکە و دەڤەرێکی ئەم نیشتیمانە. دەمانەوێ هەموو چین و توێژەکان بەسەر بکەینەوە تا بتوانین لە ڕێی ئەم هەمە جۆریەوە بکەوینە بەراوردکاری لە نێوان ژیانی شار و شارۆچکە و گوند و هەموو ئەو پێکاتانەی کە ناوچەکانی لێ پێکاتوە. ئەم جارەش کەسایەتیەک لێرە میوانە کە لە خێزانێکی ڕۆشنبیری شاری سلێمانی لەدایک بووە. بەڵام ساڵانێکی زۆرە بەهۆی کارەکەیەوە لە هەولێر نیشتەجێیە. ئەم کاراکتەرە لە ڕۆژی حوتی یەکی ساڵی 1951 لە گەڕێکی چوارباخ لە سلێمانی لەدایک بووە و لە ساڵی 1972 بەشی کوردی لە کۆلێژی ئاداب لە زانکۆی بەغداد تەواو کردووە. لە ساڵی 1976 دەبێتە خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە ئەدەب و فۆلکلۆری کوردیە. لە ڕۆژی یەکی چواری 1970ەوە تاکو ئێستا لە زانکۆی سلێمانی و پاشان زانکۆی سەلاحەدین دەبێتە مامۆسای بەشی کوردی لە کۆلێژی زمان. لەو کاتەوە تا ئێستا لە چەندین کۆمەڵە و ڕێکخراوە ئەندام بووە. لە زانکۆوە دەیان چالاکی لە سیمینار و لیژنەی زانستی و کۆمەڵایەتی پێسپێراوە. خاوەنی نزیکەی 26 کتێبە لەسەر ئەدەب و فۆلکلۆر و ئێستاش سیانی ئامادەیە بۆ چاپ. لە ساڵی 2002 یەکەم ئافرەت بووە لە هەرێمی کوردستان کە بۆتە پرۆفیسۆر. سەرپەرشتی دەیان نامەی ماستەر و تێزی دکتۆرای کردووە. لە ساڵی 2005 تا 2009 ئەندامی پەرلەمانی کوردستان بووە. لە وڵاتانی پۆلۆنیا و تورکیا و ئەڵمانیا و سوید و فەڕەنسا و هۆڵندا لێکۆڵینەوەی پێشکەش کردووە. دوامین بەرەمی لێکۆڵینەوەیەکە لەسەر سرودی ئەی ڕەقیب. لە ڕۆژی 6 ساڵی 1970 لەگەڵ پرۆفیسۆر خەلیل ئیسماعیل هاوسەرگیری کردووە و خاوەنی سێ مناڵن بە ناوەکانی ڕەوەند و ڕازان و ڕەندان. خاوەنی نەوەیەکن بە ناوی داروین. ئەو حەزی لە یاپراخی گەڵامێوە، ڕەنگی سووری لاجوانە، بەڵام زۆر ڕقی لە گۆشتی ماسیە. ئەم کاراکتەر بەڕێزە لە ماڵەوە ناوی شەکراوە، بەڵام ئێمە هەمومان بە بەڕێز پرۆفیسۆر شکوری ڕەسوڵ ئەیناسین و بە ناوی بەرنمەکەمانەوە بە خێراتنیکی گەرمی شەکراوخان واتە دکتۆرە شکوری ڕەسوڵەکەین. بەخێر بێ. سپاستان ئەەکەم. سپاسی ئێمە مادوومان کردی لە هەولێرەوە هاتووی بۆ ئێرە. سپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمە بەخشی وێنەکانی دوێنێ هەموو ئەو هەکبەیە کە ئێستا ئێمە لەسەر ئەم مێزە مێزەکەی خۆمانمان بە وێنەکانی جەنابە ڕازاندۆتەوە. دکتۆرە، هەمومان هەر کەسێک کاتێتە ئێرە ئێمە لە وێنەی پێش خۆیەوە دەستمان پێ کردووە. منیش حەزەکەم لە باوکتەوە دەست پێ بکەم. ئەم کاراکتەرە بەڕێزە باوک سالاریە؟ باوک سالاری نییە. ڕخنەوەمان لێ مەگرە جارێ باوک سالاری نییە، بەڵام هەموو کەسێک شانازی بە کاراکتەرێکەوەکە کە پێڵێن باوک. ئەم بەڕێزە حاجی ڕەسوڵ. چی لەسەر حاجی ڕەسوڵ ئەڵێ؟ وەڵاهی ئەوەی کەوا دڵ و دەرونی من ئاسوودە دەکات یەکەم شت ڕاستگۆییە. من شانازی بەو باوکەوە دەکەم کە خاوەنی کۆشیە مناڵ بوو، بە تەنها هەمومانی ینی پەروەردەت کرد و هەمومانیشی دەژیان. باوکێکی چاوکراوە بوو و دەتوانم بڵێم هەرچەنە خاوەنی هیچ جۆرە بڕوانامەیەک نەبووە، بەڵام هێندە چاوکراوە بوو بەرامبەر بە گەل و نیشتیمان، بەرامبەر بە خۆشەویستی مناڵەکانی. یعنی هەموو شتێکی جوانی بۆ ئێمە پڕ کردوتەوانێ لە ژیانە، هەتاکو لەگەڵمان هەبوو. زۆر جاری شەوان لە بەرخۆیەوە گۆرانیەکانی سێ عەلی ئەزغەری کوردستانی بەو دەنگە خۆشەی کە دەتوانم بڵێم لە لەساییکردنەوەیدا هیچ کەمتر نەبوو لە سێ عەلی ئەزغەری کوردستانی. باوکێکی میهرەبان بوو، هیچ جۆرە لە ژیانمانە ڕۆژێ لە ڕۆژان نۆکش و دوو کوڕ بووین. دەستی نەبرد بۆ یەکێکمان شەپاس لە یەکمان لێە. لە خێزانێکی ئاوا پەروەردە بوو بین ئێمە هەموو چاوکراوە و هەمیشە زۆر میوانیشی خۆشەویست. ئەمە ژێکێک بوو لەو سفاتە جوانانەی دەست بڵاو بوو دەتوانم بڵێم، ڕووخۆش بوو، دەشتوانم بڵێم کەسێکی بە ئیمانیش بوو لە هەمان کاتدا.
ینی ئیتر نازانم ینی کەسێک بوو لەوانەی کەوا من ساڵی 1970 کە هەڵبژێرام لەلایەن کۆڕی زانیاری کوردەوە کە بچم دکتۆرا وەرگرم زۆر بە خۆشحاڵیەوانەیە ئێستاش بیرمە ئێوارەیەک لە سەرەداتە مامەم ڕێگر بوو زۆر کاری لەو کرد ئەیگوت مینێرە ئەویش دوو دڵ بوو حەزی ئەکرد یعنی بچم و مامیشم لە لایەکترەوە ئەوە بۆی تر کە من چوون بۆ لای مامۆستا جەلال خەڵەف پێم وت هەر بە خەڵەفژاڵی بەڵێ ئەویش دراوسێمان بۆ خێزانەکەی هاوڕێی خوشکە گەورەکەم بۆ عایشە ڕەسوڵ ئەتر کە چوم هەر ئێوارەکە هاتەوانی و بانگی کردم و چای پڕ بوو لە گریان و ئێستاش ئەڵەی دۆنیەیە سەیری کردە ڕووی کردە ئاسمان و وتی خوایە لە ناو کچەکانمە ئەمە پێشکەش بە گەلو نیشتیمانیەکەم باوەڕ بفەرموو ئێستاش وا هەست دەکەم دۆنیەیە یعنی وا شتێکی لە ناوەوەی منا دروست کرد وەکو بڵێ باوکێکە هەمیشە لەگەڵ نیشتیمانیە بەسەرتا باوەڕم پێ بکە زۆر زۆر ئەرکێکی قورسی خستۆتە سەر شار هەتا ئێستاش لە مشکی تو ئاماوە بەموو لام نەداوە لەو خزمەتە درود بۆ گیانی پاکی ساڵی چەند لەدایک بووە ساڵی 1970 لەدایک بووە ئیشی چی بوو علاف بوو لە شاری سلێمانی یەکێک بوو لەو علافانەی بەڕاستی چالاکیکی باشی هەبوو لە ڕووی علافیە و لە ڕووی تیجارەتی ئەوەیەکەوە لە گەرمیان هەچی دەتوانم بڵێم نازام چی پێ بڵێم ئەوانەی کەوا لە گەرمیان گەنم و جوۆ و چەڵتوک و زۆر دانەجار شتی تریشی ئەهانی لەگەڵیە ئەم بەلۆری گەورە دەیهانی و دەیفرۆشتەوانی بەسەر علافەکانی شاری سلێمانی زۆر زۆر ژیانمان زۆر زۆر خۆش بوو ئەو کاتە هەرچەنە باوکم زۆر یعنی باوەڕی بە کۆشک و ئەم جۆرە شتانە نەبووە لە ماڵەوە بەڵام زۆر گرنگی بە خواردن دەدا ئەمە یەکێک بوو لە سیما تایبەتەکانی باوکم لە کاتی منعەتە جەولەکەشدا ئەگەر ئێستا من ناوی چەند کەسێکت پێ بڵێم لیان بپرسی بە تایبەتی ماڵی قالە سەقا و لە گەڕێکی چوارباخە باوکم دەتوانم بڵێم لۆریەک گەرمی هاانیە ماڵەوە داینا لەسەر تەنورەکە ئەو کاتە ئێمە لە خانووی ماڵی حاجی عەبدولەفا بووین حەوت ژوور بوو یعنی دوو قاتی گەورە بوو هەر ژوورێکی زۆر گەورە بوو ژوورەکانی لەسەر تەنورەکە باوکم یەک لۆری بەس گەرمی دانا ئێمە نەمانزانی بۆ چیەتی قەت باوکم گەرمی نەهانیە ماڵەوە بەڵام لە کاتی منعەتە جەولەکە کە ئەو کاتە خۆت ئەزانی گەماروویەکی ئابووری لەسەر کوردستان بوو اینجا دوای ئەوە بیرم کەوتەوانە دایکم لە بەردەرگا هەموو ماڵی بەردەرگای ماڵی باوکم ئەو گو خۆپیشاندانێکی جەماوەری ژنانی شارەکەیە بۆ هەر بەڵێ اینجا هەر جاری گونیەکی گەورەیان ڕائەکێشا چەند تەنەکەیکیانەیە بۆ ماڵانەی کە محتاج بوو ئەمە یەکێک بوو لەو شتە جوانانەی کە ئێستا لە بیرم ناچێتەوانەیە تا ئێستا هەموو شەش دایکم بە شانازیەوە باسی ئەو دەورە و ڕۆلی باوکمێ ئەجا بە ئەسڵ ئەم کاراکتەرە حاجی ڕەسوڵ خەڵکی شووە بوون ینی ئێمە ئەگەر بە ئەسڵ لێکی بدەینەوەی ئەسڵمان هەموو کاتە هەموو کوردستانە ئێمە کوردستانمانە بەڵام ئەو سنوورەی کە دروستکرا بەڕێزە دەزانی کە ئینگلیس سنووری دەستکردی دروست کرد ئەگەن کوردستانمان هەموو یەک پارچەیە خۆمان لە عقلەتی خۆمانە ئەمە دروستەکەین ئەڵێن خەڵقی ئێرانە و خەڵقی وەکو لێمان بیستووە لە باپیران و ئەمانەوە خۆیان خەڵقی سەقز بوون ئەو شوێنە بەڵام باوکم ئەمان لە کۆسەی چەم بوون کۆسەی بان و کۆسەی چەم و ئەوانە ئیتر هەر لەو کاتەوانە بە خێزانی دوایەوە دایکمی خواستووە هاتوونەتە شاری سلێمانی خواستووە وەڵاهی ئەوە نازانم بەس ئەوەنگات کە دایکم ژیانی خۆی بۆ ئێمە ئەگەڕایەوە باوکی دایکم لە شۆڕشی مەهاباتا بووە و دەتوانم بڵێم ئەوەش دایکمە دەتوانم بڵێم پەیوەندێکی پتەوی باپیرم لەگەڵ شۆڕشی مەهاباتە هەبوو و لە ناو شۆڕشیشە ڕایان سپارد بوو کە بێتە ئەمدوو لەگەڵ شێخ لەتیفی حەفید لێرەوانەیە زۆر جار چەک چووە بۆ شۆڕش و ئەمانە باپیرم ئەم چەکانی هەمووی کۆکردوتەوانەیە لە شوێنێکی بەڵێ باوکی دایکم
ئەو شوێنیشیان هەڵبژاردبوو بۆ ئەوەی زمانی مەلێکی نەزانن ئەم چەک و چەکەمەنی و ئەسلیحانە لەکوێ دەشاردێتەوە باشترین شوێنەوە بووکەوە لە کۆسەی چەم لە ژوورێکی گەورەدایان نابوو ئەو کاتش کە هەموو جارێ دایکمە گەڕاوە ئەیگو سنووقی هەشتەرخان هەبوو لەوێ ئەسلی حوشتیان شاردوێتەوە ئیتر نەنکم یعنی دووجانە بێ بە مناڵێکی کوڕ نۆمانگە بێ کە شەو ئەزانن کە ئەم ماڵە ئەسلی حوشتی تایە دزەچێتە سەریان چەند نەنکم هاوارەکە ئیترەوەی نەنکمە کوژرێت بەو دووگیانە پاشان کە بۆ بەیانی دەچن شکا دەکەن قاتیلەکان دەدۆزنەوانێ لەو کاتە لەوەش ئەچێ وەکو دایکم بۆ گێڕینەوە وتی لەبەر دەرکی سەرا ئەمانەیان ڕەمی کردوون چۆن ژنێکی دووگیان نۆمانگە بێت نەنکم بە مناڵ ئیتر ئەمە وای لێکردن هاتنە شاری سلەیمانی خۆتان ئەزانن ئەمە دەتوانم بڵێم لە بیستەکانە لە بیستەکان بەڵێ ئیتر ئێمە لە نازانی دایکێ ساڵی چەندە دایک بوو دایکە بەپێی دۆکۆمنتەکان 25 یا 26 لە دایک 25 و 26 لە ژیانە ماوە نەخێر دایکم مرد دایکم دوای جوانە مەرگی خوشکم بە دری ڕەسوڵ کە لە شام کۆچی دوایی کرد و ئێستاش گۆڕەکەی هەل لە شامە لە گۆڕستانی شەهیدانی فەڵەستینە لە دوای ئەو وە 6 مانگ ژیە ئێتر زۆر کاریگەرێکی گەورەی لەسەر دایکم درود بۆ جانی پاکی هەردووکیان اینجا بابینە سەر مناڵی جەنابێ ساڵی چەند چوویتە مەکتەب 50 لە دایک بووی بەڵێ ئەم بەرنامەی من زۆر ئەوەی خراپەکە هەر کەسێ بێتە سەر ئەو کورسیە دابنیشێ ئەبێ تەمەنی خۆی بڵێ بە تایبەتی ئەو بەڕێزانی کە وەک جەنابێ ژنن یەنە ئێرە تۆزی ژن کەمتر موالیدی خۆیڵێ بەڵام ئێمە ئەچینە ناو دۆکۆمنتەکانەوە ڕێک موالیدەکە دەڵێن تر نازانمەوە بۆ تۆ کاریگەری ئەبێیان بۆچی ژن ئەوەندە گرنگی بۆ مەسلەیە بۆچی ئەوەنە حەزەکە خۆی بچوو کاتەوە ئەمە هەر لە ناو میلەتی کوردانیە بەڵکو لە هەموو ژنانی دنیا هەیە حتا پندێکی عەرەبیش هەیە ئەڵێ المەرأة لا تبوح بسر عمرها يعني ئافرەت هیچ کاری حەز ناکە نهێنی تەمەنی بدرکێنە بەڵام یعنی ئێمە ئەم سڕە چییە ئەم نهێنیە ئەزای چیە ژن هەمیشە شاعیران بە گوڵ چواندویانە بە شتێکی زۆر ناسکی جوان چواندیانە لەبەرەوە یعنی لە ناخی هەر ژنەکە ئێستا من لەم تەمەنام هاتوومەتە بەردەمی بەڕێزە حەزم کرد گرنگی بە خۆم بم و لە ژیانیشە هەر خۆم وابووم حەزەکەم یعنی مادام سیفاتێکی مینەمان حەزەکەین بڵێ ئێمە حەزەکەین بەڕاستی هەمیشە و هەردەم نازک بین ئیتر ئەگەر بۆ خودی خۆمان بێ ئەگەر بۆ ماڵەوەمان بێ ئەگەر زۆر جار ژن هەیە ئەڵێ من بۆ مێردەکەم خۆم جوانەکەم بەڵام بۆ ئێمەمانان هەمیشە لە دەرەوەین یعنی بەشێکە لە جوانپۆشی بەشێکە دووش ئەگەر تۆ ئێستا لە دەرسی ئەدەبات تۆ تەماشای ئەدەب بکە ئەڵێ گوڵ جوانە بەس ئەو عەترەی لە ناوێتی جوانتری دەکە ئەڵێ تۆ سەیری پاوپوزی ژنێکی گۆشتن بکە بەڵام کە گۆرەویەکی تەنکی لەبەر دەکە هێندەی تر جوان دەبێت ئەم گۆرەوێت تۆ بیشوپێنە یعنی بە ڕوخسار گۆشتە جوانە ئەستورەکەش ئەمە یعنی ئێمە ئەمانە کە لە ژیانی خۆمان ئەبین ژن هەمیشە حەزەکە بە ناسکی بە جوانی بەوانە یعنی دەرکێت زۆربەی شاعیرانیشمان کەرەستەشن بۆ شاعیران بۆ پیا هەڵدان ئافرین ئێستا شاعیرێکمان هەیە ئەڵێ گیانەکەم دۆنێ لە گوڵشەن گوڵ بە عیشوە خۆینوان نەگنمە گیر بم بە مەرگی تۆ قەسەم هیچ نەمدووە ئەجا منیش حەزەکەم شتێکی کە بخەمە سەر ئەو ڕای جەنابێ گۆران بەو مەزنیەی خۆی شعرێکی هەیە لەسەر سروشت چەندین بیت لەسەر سروشت و وەسفی سروشتەکە لە ئەخیرا لە یاخوا تەبیعەت هەرگیزا و ئەرگیز بێڕووناکی بێ بزەی ئازیز مانای وایە با بڵێن هەموو پێکهاتەی جوانی ئەلمائی والخەزڕائی والوجه الحەسەن يعني ڕۆیشی جوانە بەڵام تۆ سەیری کە فەریدون عەبدوڵڵێتی هەرچی جوانە لە تۆ ئەکا یعنی هەرچی جوانی ئەو دنیاە ئەی خاتە سەر وەصفی یەک کەس ئەویش مێینەیە ئەویش ژنە ئەویش کچە ئەویش ئێتر بچی هەرچی جوانە لە تۆ دەکا عشقم خوێنە لە ناو دڵمە عشقت خوێنە
لە ناو دڵما هاتوو چۆ دەکا ڕۆژ لە دوای ڕۆژ سەوز دەبێ و چرۆ دەکا گیانە ئەوەی تۆی لە من زیاتر خۆشەوێ بێگومان بە درۆ دەکا بێگومان بە درۆ دەکا. لێرە ڕێزمانەیە بۆ دکتۆر فەریدون بەڕاستی شارەکانی ناسکن هەمووی شعری لێرکین زیاتر ببینە سەر قوتابخانە یەکەم جار چۆن چوویتە مەکتەب؟ وڵی خۆ من ئەگەر بەوە بێ من زۆر بیرم نایە چۆن چوومە مەکتەب بەس ئەوەنە ئەزانم من چوومە قۆناغی سەرەتایی ئیتر لە قۆناغی سەرەتایی مەکتەب یەکەم جار پیانەوێت نیشتیمان لەکوێ بوو دکتۆراوە؟ قوتابخانەی نیشتیمان سەرەتا خانوویەکی ماڵی حاجی عەبدوڵای ڕێخۆڵە بوو اینجا دوایی گواستمانەوە چوینە ئەم قوتابخانەی کە قوتابخانەی قەنەعی شاعیر بۆ فێربوونی خێرایی لەوێدا ئیتر بووین. قانەعی شاعیر لەوێ دەستیەوتەوە؟ نەخێر ئێستا ناوی نراوە قانع بەرامبەر بە سەفەر و جنسی ئێستا لە لای ماڵی باوکمەوەیە. ئیتر من لەوێ قۆناغم تاوەکو بەڵام ئەوەی کەوا هەمیشە جگەی شانازیمە ستبەی معروف دەرسی پێوتین شەفیقە سعید دەرسی پێ مدیرمان بوو لە هەمان کاتیشا کۆمەڵێک مامۆستا لەوێ دەرسی پێوتین ئەوەی کە لە مێشکمە ماوە حرەکاتی و ئەو شیعرانەی پێی دەوتین و ئەو ڕۆحی کوردایەتی لە ناو دڵ و دەرونی ئێمە ستبەیە معروف بوو بە مامۆستا و پێشەنگی قۆناغی سەرەتای خۆمی دانی. پاشانەوەی کەوایتر لە دوای ئەوەی کەوا سەرەتاییم تەواو کرد چوومە دوایین قۆناغ لەوێدا ئەوەی کەوا زۆر شانازیم پێوە کرد سزەکەی ساماغا و هەروەها درەخشانی شێخ جەلال. ئەوانە مامۆستا بوون لە مەکتەبەیە؟ مامۆستا بوون هەمیشە پشتی منیشیان نەگرت لەبەرەوە یعنی من کچێکی بزێو بوو و زۆریش لە ماڵەوانێ گرنگیان بە من دەدا و هەمیشەش حەزم ئەکرد کە لە ناو پۆلە هەمیشە ئەو بابەتانەی دەیان نابە ئێمە لە ماڵەوە حازرمە کرد و هەمیشەش دەستم بەرزە کردەوانێ لە پۆلە سەرەتاییە خۆت زمان و ئەدەبی کوردی هەست دەکرد زیاتر لەوانەکانی کە لێوەی نزیک بی؟ من لە مێژووە وەکو هەمیشە باسی ئەکرد درەخشانی شێخ جەلال لە تاریخ و جوغرافیە زۆر باش بوو. ئەتر بەڕێزیشت تۆ ئەزانیت سەردەمی ئێمە ساڵانی شەستەکان دەمێک دەرزەبوو بە کوردی دەمێک ئەکرایەوانیە بە عەرەبی. ئەوەش تۆزێک لێ تێکچوونیە؟ ئەمەش تۆزێ لێت نەکرد زۆر لێک تێکچوونی ئەویست یعنی ئێمە وەکو ئەوەی کە هەمووەکو شاری سلەیمانیش حەزت ئەکرد لە لایەکەوانی هەر بە کوردی قسە بکەی بەڵام قوتابخانەکان ئەکرا بە عەرەبی ئەمە جۆرە ناخۆشیەک بوو لە مێشکی ئێمەدا نەتوانین وەکو شارەکانی تر بە عەرەبیەکی صرف قسە بکەین ئەمە بەلایەکەوانیە بەلایەکی تری شەوانیە بەڕاستی من ئەو دوو بابەتە زۆر لە لام گرنگ بوو و لە جەبریشا زۆر باش بوو زۆر باش بووم لە جەبرەیان. من ئەمەوێ ئەم ڕسمە ئیتر ئالێرە سەرەتای هەڵدان سەرەتای دانانی بناغی لاوێتیە بەڵام ڕێگەم بە پێش ئەوەی کە بچینە سەر ئەو بابەتە وچانێک وەربگرم باش نییە؟ سپاس. خۆشەویستانم وچانێک و دێنی وڵات. شەکراو خان واتە دکتۆرە شکوریا ڕەسوول لە ماڵەوە پێ دەڵان شەکراو بەڵام لە دەرەوە نەخێ من زۆر شیعریشم کاتی خۆی کە بڵاوە کردەوە شیعرەکانم هەر بە ناوی شەکراوە بڵامکەوە یعنی زۆر جاریش تۆژینەوەیشم کە کردووە و ئەوانە بە ناوی شەکراوە چەند جاریش کتێبم کە چاپ کردووە لە نێوان دوو کەوانە لە تەنی شکریەوانە نووسیتە شەکراو. دکتۆرە ئەم وێنەیە ئیتر ئەمە وتمان سەرەتای لاوێتیە وێنەیەکی جوانەی ئەو سەردەمەیە کە بەدەست ڕەنکراوە ییناو پێم وابێ خۆی ڕەش و سپیە وێنەیە گوڵێکی سووری شداوە لە ئەگریجە وانە ئەگریجەی پێڵەن تۆ زیاتر شارەزای لە زمانی کوردیا
پەرچەم لە راپۆرتەکەی کە من خوێنمەوە بۆ بینەرانی خۆشەویست سێ شت باس کرا. یەک حەزت لە گەڵامەوە، دوو ڕەنگی سوورە زۆر لاجوانە، زۆریش ڕقن لە ماسیە. چیرۆکی ئەم سێ بابەتەم بۆ بژێڕەوە. بۆچی حەزی لە گەڵامەوە، بۆ ڕقن لە ماسیە، بۆ حەزی لە ڕەنگی سوورە؟ وڵاهی من گەڵامیە و شتێکی بەهارەیە، تام و لەزەتێکی تایبەتی خۆی هەیە کە تۆ بە ماست و بە پیاز و شویت و ئەمانە و بۆنێکی تایبەتی و خۆشی هەیە. ینی چەندی یعنی ئێمە کە لە بە تایبەتی لە سلێمانی و کۆیە و ئەوە ئەم یاپراخە دەکرێ زۆر چێژی لێدین و بە هەشتێکی بەهارەی خۆشیشە. نامێ زۆر خێرا ئەو وەسفێکی چکە بەرنامەکەمە لە دوای سایان زۆر بەنسبەت ماسیشەوە بەڕاستی دەتوانم بڵێم کە لە قۆناغەکانی ژیانمە ماسیمان هەبوو. باوکم هەمومان دانیشتون ماسیم خوارد ئێسقانەکەی لە قورگماگیرە لەوە لە بەرچاوم کەوت. یعنی بۆ بەگرێ هینی ڕەنگی سووریش نازانم، ینی زۆر دانەجار کە خۆم وەکو ئەسمەریەک جلی سوورم لەوە کە هەستێکمە ئەکرد لێمەوەشێتەوە. ئێتر ئەوە یعنی ڕەنگە هۆکار زۆر جار ڕەنگی سوورێ بەکارهێنا بە تایبەتی لە گەنجێتی. بڵێ ئەم وێنەیە هیچ سەردەمێکە وەڵاوە کە چوومە کولی ئەو نبینی لێرەشە هیچ جۆرە شتێکم نەکردووە. ئیترەوە بەدەست ئەو ڕوتوشەیان کردووە سەیری برۆم کە وەکو خۆیەتی هێشتا ئەوە نییە با بڵێن بە ئارەزوی خۆت دەستکاری ڕوخساری خۆت بکەیت. ئەم پرسیارەکەم لەوە حەزەکەم بیرم نەچێ، بۆچی ژن حەزی لە یاپراخە، بۆچی پیا حەزی لە یاپراغ نییە؟ وەڵاو لە خۆتان بپرسن. من چیرۆکێکەیە ئەڵێ ژن لە ڕقی پیا حەزی لێەکە، پیا لە ڕقی ژن حەزی لێ ناگا. ئەمە ئێستا لە زاری تۆی بیستمە. بەڵام بە گشتی خواردنێکی باشە، سەوزی زۆر تایە بۆ تەندروستی مرۆڤ باشە بە مەرجێک کە کەمی بخورێت، چونکە هەموو خواردنێک ئفراتی نابێت زیات تیا بکرێ. ئەم وێنەیە وێنەیەکی گەنجانەیە. بەڵێ ئەو لە سێ کولیە بووم. ئەو کاتە لە کۆلێژی ئادا بەشی کوردی بووم. بەشی کوردی. هیچ چیرۆکێکی ئەو سەردەمە هەیە بۆمان باسکەی هی کچێک لێرەوە ئەچێتە بەغدا و کاتانش کەم بوون، ژمارەتان کەم بوو. هیچ چیرۆکێک هەیە هینی ئەو سەردەمانە بۆمان بجێڕیتەوەی دەورانی کۆمەڵێک؟ بڵێ ئێمە کۆمەڵێک کچی شاری سلێمانی و هەروەها سەردەمی ئێمەش لەگەڵ کوڕەکانە، ینی بەڕاستی هەرچەنە ئەوان کوڕەکان لە کولێجەکانی تر بوون، بەڵام هەمیشە بە پاس هاتوو چۆمانە کرد. ئێمە کۆمەڵێک کچی شارەکە بەڵێ بنیهای شەستەکان بە پاسە چوین، ئیتر لێرن بوو پاس بوو ئەوانە. یعنی ئێستاش بیرمە شەهید عەزیز مەحموود، شەهید کاک شاسوار، ئێوە ناوێکی تری هەیە بڵێ لەگەڵ کاک شاسوارە، بەڵێ کۆمەڵێک کاک ئارامێکی ترمان هەبوو، ئیتر فاروقی عومەر سەدیق بووین ئەو کاتە، کۆمەڵێک کەس بووین، هەموو کچەکان کۆ بووینەوانێ و بەوە ئیتر ئەچوین و زۆر کاتێکی خۆش بوو لە گەڕانەوە و لە هاتوچووە و زیاتری ژەزای چۆن بوو ئەو سەردەمە بە قافڵەشە بە قافڵەش ئەبوایە بڕۆشتی نایە. قافڵەش چی بوو؟ بەهۆی ئەو گەماروەیە کە لەسەر کوردستان بوو، شۆڕشی ئەیلول هەبوو لە لایەکەوە، ئەم قوتابیانە ئێمە هەموو ئەبوایە بڕۆشتی نایە، نەمانەتوانی بەتەنها بڕۆین. لەبەرەوە ئەم کۆمەڵە کەسێک کە کۆ ئەبوونەوانە لەلایەکەوە زۆر خۆش بوو، لەلایەکی تریشەوانە بەگەشتی دووش ئێمە لە ئەوەی سەردەمی کولیە. بەڵێ ئەمەیان جەنابتی ئەوە منم. ئەم کاراکتەرانی ترکیان لەگەڵ ئەوەی کە بلوسە ڕەشەکەی لە بەرایە، ئەوە کچەکە ناوی ئەسیرەیە، خەڵقی هەولێرە. دوانەکەی تریش ئەمانە عەرەبی تونسین، هاتبوونە بەشی عەرەبی، ئێمەش لە نزیک بەشی عەرەبیەوە بووین، بەڵام لە بەشی ناوخۆیە پێکەوە بووین. ئەوانش کە بوون بە ئەو دوانە خوشکن، دۆزی کوردیشان ئەزانی و شارەزاییمان ئەیان زانی لە نزیکەوانێ ئێمە چۆنەژین، بەس زۆر خۆش بوون لەگەڵمان. ئیتر ئەشتان بردن بۆ ئاهەنگەکانی خۆتان زۆر جاریش ئاهەنگە کوردیەکانی ئەو سەردەما لە بڵێن بۆنەکانی نەورۆز و ئەوانەیە ئەمان جەنابتی. بەڵێ بەجلی کوردیەوە ئەم بۆنەیە چییە؟ ئەمە هەموو کوڕەکان بێجیاوازی لە ڕۆژی لە دوای 11 ئازار
ئیتر ڕۆژی جامیعە هەبوو بۆ تەڵەبەکانی ترکە ئەهاتن ئەمە ئاهەنگێک بوو لەمەوە بێ لە قاعەی ساتح الحەسەری بوو ئەو کاتە لە بەڵێ ئیتر ئێمەوە لەویا بووین ئەم کچی ئەم لە خەڵقی هەڵەبجەیە ئەمەی تەنیشتم ئەوەی ئەو لای شم خوشکی دڵشاد مەریوانیە ئەوەی کە ڕووی لەولاوە کردووە ئەوە لە پشتی سەری تۆ بەڵێ 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 ئەمەش ئیتر هەر ڕۆژێکی ترە و کولیێژمە کۆلێژە ئەو دانیشتوم لە هێنا گۆڕەپانی کولیێژەکەم لەکوێ بۆ کولیەکەتە مامۆستا کولیەکەمە وەڵاهی ئێتر لە مەیدانەوە دیتە ئەو منتیقانە بوو نازام چی پێڵێن باب المعاصم لە باب المعاصم هەتا ئەو کاتانی ئێمەش تەلەبە بووین ئەو کاتەش هەر بەڵێ ئەمەش هەر وێنی ئەرەوەڵ ئەوە شەری وێنی ئەو کاتەیە بەس لەوە ئەچێ ئیتر لە پۆلی چواروانە بەڵێ لە پۆلی چوارە ئەم وێنێش هەر پێ ئەچێ هەری ئەو ڕۆژگارە بێ بەڵێ ئەمەیان جەنابەتی زۆر خۆش بۆەوەش لە هەمان کاتیشە هەر چالاکیەک ئەبوو ئیتر ئێمەش کۆمەڵێک کچ لە کولیەکانی ترەوە بوو ئەمە چلورە عەباسە ئەویان نەسرێن ئۆکین ئەویان نەرمین عوسمانە لە ئەو سەرچۆپی کردووە نەقل لەسەرەوە ئەخیرانە ئەخیر کەس ئەمە من سەر بەڵێ نەرمین عوسمانەوە سەرچۆپی ئەگرێ زۆر جوان بوو وەکو ئێستاش سپاس بۆ خوا زۆر تێک نەچووە ینی دیکۆری دەموچاوی هەموو هەر جوانە ئەوەشیان چلورە عەباس ساحب قڕان بوو ئەمەی تریشیان کچێکە خەڵقی کۆیەیە ئەوەیشیان هێنە گەلاس ئەوە کێ عەلیە نازانم ناوەکەم لەم کاتا بیر چووەوە ئەوەی تریشیان نەرمینە هەندێک وێنەی تری ئەو کاتانە هەیە پێم وا بێ خەڵکی دیار لەو کاتانەیە ئەم وێنەیە یادی بەخێر بێ کە ئێستا لە ئەمریکایەوە بۆ عیلات چووە ئەمە جەنابەتی بەڵێ ئەوەیان خۆمم لەو کاتە ئەمەی تریشیان کچێکی هەولێریە ئەوەش دکتۆر کەمال مەسەرە ئەمەشیان هێنا هەولێریە هەر هاوڕێمان بوو لە پۆلێکا بووین دکتۆر کەمال چی پێوتنەوە کاتە مێژووی پێوتن ئەوە خۆش بوو دەرسەکەیشی و زۆر هانی منی دەدا چکە یەکەم وتارم کە نووسی بوو لە ڕووی هینەوانێ بە بەڵگەوانەیە با بڵێم یەکەم تۆژینەوەم دکتۆر کەمال زۆر تەشجیعی کردم لە پۆلەکانە باسیە کردم ئەو کاتەش یعنی کە هێشتا هەر لە کولیە بووی سەرەتای ئەوە تیا دەرکەوتو بوو کە دەبیتە نووسەرێک بەڵێ هەر خۆشتم ئەنووسی شعریشم ئەنووسی لەویش زۆر شعرم خوێنەوەتەوانی ئەم کارکتەرانە ئەمەش هەر دەورانی کولیە ئەمە یەکەمیان کچەکە ناوی بەڵێ ئەمەش لە بەشی کوردی بوو ئەوەی تەنیشت ئەوەی تەنیشتی مێردی دکتۆرە نەسین فەخری بوو ئەوەشیان کچە بچکۆلەکەی دکتۆر نەسرینە کە لە لای منەوەیە ئەوەی تەنیشت بینی من و دکتۆر نەسرین فەخری مامۆستای زمانی فارسیمان بوو ئەوەی پشتی سەری مامۆستا هێنا زمانی کوردی پێ ئەوتین ئەوەی پشتی سەریشم شەهید عەزیز مەحموودە بەڵێ کە لە مووسڵ شەهید کرا خێزانەکەشی ناوی سەبریە عارف سەبری عارف بوو ئەوەی درودی لێبێ بەڕاستی یعنی لە سێدارەدانی کۆسپێک بوو لە میلەتی کورد کە و دەتوانم بڵێم ئەم وێنەیە ئەمە جەنابەتی بە بەرگی کوردیەوە ئەوەش لە گەشتێکا بووین دکتۆر ئەحسان و دکتۆر کاوس قەفتانمان لەگەڵا ئەوانەی ئەحسانی ڕەحمەتیە بەڵێ ئەوەی دکتۆر کاوس قەفتانە ئەوانەی جەنابەتی بەڵێ ئەوانی تریش تاریەکانمە ئەوە خەڵقی سلێمانی باوەڕێکی ناوەکەیم بیرچێتەوە تۆ دەمێکە لە هەولێری کاکە ناوەکەی بیرە وەڵڵاهی ترچی بکەم ئیش و کارەکان بەڵام جیاوازی نییە جیاوازی نییە ئێمە کوردستان پێکەێنین ئەم وێنەیە لە وێنەیەکی هینە دەگمەنە لە ناو ئەلبومی جەنابتە بۆیە حەزم کرد بۆەوەی تاکات بە فیڕۆنە چۆ باسی کێ وێنەیەمان بۆ بکەیت و باسی پەیوەندی خۆتمان لەگەڵ ئەو شاعیرە من کە هاتمەوانێ لە مۆسکۆ لە زانکۆ دایان نە ئەمەزرانم چکە ئەو کاتە تۆ بتەوێنێتوێ هەموو میلەتی کورد دوو حیزب هەبوو لە عێراقا
حیزبی شوعی عێراقی و لە هەروەها پارتی دیموکراتی کوردستان ئەو سەردەمە هەموو میلەت هاریکاری شۆڕشی ئەیلولیان دەدا ئیتر بە حکمەوە من 6 مانگ لە ئەکادیمیای لە کۆڕی زانیاری کورد بووم زۆر نامەی مامۆستاهەیە من مکریانی بۆ مۆسکۆ بۆ من ئەهات نامەکانی و دەڵێ من تا ئێستا کچم منیە تۆ کیژی خۆمی نامەکان ماوە و کەریم حسامەدینیش هەندێکی بڵاو کردوەوە لە نامەکانی منە کە بۆ ئەوە مناردووە حسامی بەڵێ هەچی نامەکانی مامۆستاهەیە منە کە بۆی چووە لەوانش نامی منی تایە کە من بۆ هەیە منم نات یەکەم کۆڕی شعر کە هێ منی شاعیر لە سلێمانی بەستی لە سانەوی کوڕانە هەر ناوی سانەوی کوڕانی ئێستاش ئامادەی سلێمانی لەویا بوو ئیتر من بە دایکمەوە وتم دایە ئەو مامۆستاهەیە من هاتووە تی چەند کەسن چیتان بۆ لێ بنێ وتم وەڵا کفتەی سابوونکەرانیمان بۆ لێنی باوەڕم پێ بکە بۆ دایکم 80 کفتەی دروست کرد بوو لە دوو مەنجەڵی گەورە ئیتر ئەوە مامۆستاهەیە من هاتووەتە ماڵی باوکم لە ماڵی خۆتان بەڵێ ئەوە دیوارێکی لای ماڵێکی دراوسێمانە من ئەوە بەبینەران بڵێ بەڵێ خەسڵەتی ئەم پیاوە شتەکانی کە دیار بوون چی دیابینی جەنابێت ئەزانی چۆنە بێجگە لە هونەرەکەی بێجگە لە هونەرەکەی تۆ هەست دەکرد ئەم پیاوە پیاوێکی هەمیشە خۆی بە نامۆ دەزانی یعنی غەریب بوو لە هەمیشە شتێک هەبوو لە ناو دڵ و دەرونیە پەستی ئەکرد ئەوە بووکەوە دوور بوو لە خێزانی و لە کوڕێکی صلاح الدین ناوی سەلاح باش بوو تۆ ئێستا بە منەوت ئەمە بەلایەکە هەمیشەش خۆشی بە تەنها دانا بەڵام شعری زۆر جوانی ئەوت شعری زۆر جوانی ئەنووسی و یەکێکیش بوو لەوانەی حەزی ئەکرد بەڕاستی دەخی دڵی خۆی بۆ یەک کەسانی وەکو ئێمە کچ بووین لەو سەردەمەدا ئێمە زۆر دانەجاریش ئەمە دوو جاریش چۆن ماڵی ئەرخەوان ڕەسوڵیش کە ئەو کاتە خێزانی مێردەکەی ما بوو ئیتر هەمیشە لەگەڵ ئێمە بەڕاستی بۆ من هاوڕێ بوو باوک بوو خاڵ بوو یعنی شتێک لە منەیە دروست کرد بە پێی ئەو نامانەی بۆ منی یەک لە یەکێک لە نامەکانە بە منەڵێت تا ئەتوانی بگەڕێ تۆ کچی وڵاتێکی قەرەجی ئەزای قەرەج یعنی چی ئێمە وەکو خۆشی شتێکی نووسی بوو ئەڵێ ئەچمەوە ئێران پێمەڵێن تۆ خەڵقی ئێرەنی لە کوردستانی ئێرە بەعسیەکان پیان و تۆ خەڵقی ئێرەنی ئەی کەواتە شوێنێکم بۆ بنووسەوە جا بۆیە بۆ منی نووسی بوو تۆ خەڵقی وڵاتێکی قەرەجی جوانە درود بۆ گیانی پاکی بەڕاستی من زۆر سەرسامم بە هەم بە کاراکتەری هەم بە هونەری شعری کە هەیەی ئەمە شوێنێکی تری ئەو ڕۆژانەیە ئەمەیان جەنابەتی بەڵێ ئەوە منم بەڵێ ئەوانەی کە داش نوشتون زۆر هێنە کە ژاوە خوشکی دڵشاد مەریوانی ئەو دڵشاد مەریوانی لە پشتمانەوەیە ئەمە یەکەمیش بە پێ بەڵێ ئەمە یەکەمیش لە ملاوانەیە خێزانی ئەرسەلان بایسە خێزانی ئەرسەلان بایس ئەمە هێن بوو پەخشان حەفید بوو ئەمان بەڵێ ئەوی بەپی ئەو وەستاوە بەڵێ ئەوانەی تریش هاوڕێمان ماشەڵڵا وامان ساڵی 1970 ئیتر دەرچووی لە کۆلێژ و ئەوەش ڕۆبی دەرچوونی ئیتر بەڵام تەعین نەبوویت نەخێر هەر یەکسەر دوای تەخەڕوجمان لە هاوینەکەی لەم فترەیە بینی کە لە بینی هەفتا بۆ 74 کە باڵین دانوستان هەبوو لە بینی شۆڕش و لە بینی حکوومەتی ئەو کاتە ئەو کاتە لێرە نەبوو نەنە مەبەستم کاتی چوونەکەت من کاتی من لە ساڵی 72 کە تەواو 1970 کاتە بینی هەفتا بۆ 74 کاتی دانوستان بووە کۆڕی زانیاری کوردیشتوانە ئەوەیە بووە کورسی زەمالە وەربگرێ ئێمە کە چوین لە 72 دکتۆر کەمال مەسەر لەبەرەوەی ڕووسی زانێکی چاک بوو لەوێ دوو دکتۆرای وەرگرت و دکتۆر ناوکەکەی و لە هەمان کاتیشا بەڵێ کە لەوێ بوو ئەو توانی کە لە کاتێکیشا ئەمین عامی کۆڕی زانیاری کورد بوو 5 زەمالەی وەرگرت بوو یەکێکمان نەهات 4 ماینەوە ئیتر هەر کە تەخەڕوجمان کرد لە هاوینەکەیە نامەی بۆ نووسین ئیترە بوو چەند مانگێکی بەسەرا ڕۆشت یعنی هەر ساڵی 72 بوو 72 من چوومە دەرەوەی وڵات بەڵام ئیتر من نەمزانی لە دوای ساڵی 73 و 74 و 75 ئەو کاتە 75 ئێمە هات جارێک سەردانی کە سوکارم کرد ئەو فترەی کە بەڕێز دەڵێ من قوتابی دکتۆرا بووم لە پەیمانگای شەرق شوناسی یاخۆ ڕۆژهەڵات ناسی لە مۆسکۆ
لە شاری مۆسکۆ دەم ئەمە وێنێکی ئەو ڕۆژگارەیە بڵێ ئەوە شوانی برام هاتووە بەردەم بۆ شاری کرملن بۆ هێن گۆڕەپانی کرملن ئەوە قبری لێنینە لەو شوێنە تاریکە کە دانراوە ئێستا ئەمە دیکۆرێکی ترە ئەو بۆ شوانی برامم داوت کرد و هات ساڵی 1970 ئیتر بە تەواوەتی هاتیتەوە بەڵێ لە 1970 هەتاوەکو ئێستا چوویتەوە بۆ مۆسکۆ نەخێر نەچوویتەوە حەسرەتە بچمەوە بۆ ئەزەی چۆنە تۆ تاکو ئێستا ئەگەڕێم بۆ ڕادیۆیەک نییە بە زمانی ڕووسی بە زمانی ڕووسی قسەم بۆ بکە بۆ تەلەڤزیۆن نایدۆزمەوە ئەوەی کە هەموو نیمە ئەو کتێبانەی کە لەگەڵ خۆما هێناومەتەوانێ و ناو بەناو شتێکی لێ تەرجەماکەم دووش تۆ تەمەنێک کە تۆ لەگەڵ دابوو نەریتی ئەوێدا توانیمان زمانەکەیان فێربین توانیمان بچینە ناو ژیانیانەوە توانیمان کۆمەڵێک بە ئاسانی نەخێت کۆمەڵێک هاوڕێمان تیا دروست بوو چەند ماڵێکمان ناسی لەوەیە ئەوە بوو چەندین جارنامەیان بۆ من ئەنارد کە لە کۆڕی زانیاری کورد بووم بەڵام دوایی ئەمن بانگی کردم ئەبوایە من ئەو نامانە لە ڕوسیەوە هەموویم تەرجەمە بکردایە بۆ عەرەبی یان بۆ یەکێک کە کوردی کورد بوو لەگەڵمانە بزای ناورۆکی کە کۆمەڵێک ڕۆژنامەم بۆ ئەهات بە تایبەتی گۆڵس ڕۆدینە ینی دەنگی نیشتیمانم بۆ هات چەند شتێکم لێ تەرجەمە کرد بۆ گۆڤار و ڕۆژنامەکان زۆر دڵم پێ خۆش بوو کە زانیم چاوی ئاسایش و ئەمن و مخابڕات لەسەرمە داوام کریتر کەس نامم بۆ نەنێریت ئەوە یەکێک بوو لەو هۆکارانە لەو گرفتانە ئێستاش ئەمەوەیە کەەوە بڕۆم نازانم بۆچی ئێستا ئاسانە توانێت ئاسانە بەڵێ ئیتر لەو کاتەوە کە جەنابەت دکتۆرات هێنا و هاتیتەوە زیاتر بووی بە هاوڕێی ئەوانەی کە با بڵێن لە بوارەکە سەرکەوتوو بوون لە بوارەکە ناوی دیار بوون ئەم وێنەیە دوای دکتۆراکێ بەڵێ ئەم کارکتەرانە لێرەوە لە مامۆستا کامەرانی ڕەحمەتیەوە ئەمانی چیان ئەمە لە هەولێر گرتومانە ئەوە کامەران مکرێت تەنیش کامەرا مەکری خۆمم ئەمەی تری ژنی مەحموود زامدارە ئەوە مەحموود زامدارە ئەوەیش غازی فاتح وەیسە کە بە حادیسەی سەیارە هات بۆ دیدارێکی شعر و زمانی کوردی لە سلێمانی ئێستا لە ناو ئەوانە تا تەنها من و خێزانی هێنا مەحموود زامدار ماوینەتەوانێ و تەمەنمان درێژ بێ ئەمە وێنەیەکە لەگەڵ یەکێکی تر ئەمە لەگەڵ ئەرخەوانە یعنی خانم ڕەسوڵ خوشکە ئەرخەوانە بەڕاستی ئێمە لە قۆناغی سەرەتاییەوانەیە تاکو ئێستا هاوڕێ یەکین کە ئێمەوە شارەکەم ئەیبینم بەڵام ئەو نەبێوەفایە هەر نایشێ بۆ هەولێر ئەگەر بێ زۆر جار لە ئوتێلەکاندا ئەبڵسێ جگەی داخە کەم دێت تا ئێستا گەیان تۆش لە بەرنامەکەی بەڵام من داوا لە مامۆستا خانم ڕەسوڵەکەم لەسەر ئێمە حساب نەکاگلەیەکە ئەوە بەڵام دڵی تۆش ڕازی کام جارە کە چوویتە هەولێر ناڕازی کردو ئێستا کشەکە یاوە بە شۆڵێک کە ڕۆژ ئیتر بواری بۆ ئەرەخسیە و سەرداتە ئەو کێشێژ نەما بۆ ئێمە کە گلەیەکە لە ماڵی ئێمە بکرێ ئەمەش من و قوباد و محەممەد مکری و سامانە شاعرە ئەمە شێکێکن لەو با بڵێن دانیشتە ئەدەبیانی کە ئەمە لە هەولێرە لە شیراتۆنە لەوێش هەر بیستەواڵێکی هێنە شعری هەبوو وێنەیەک هەیە ئەم وێنەیە هی ئەم کاتانەیە بەڵام کەسایەتیەک لە گەردا لە ڕۆژنامەوانێکی بیانی ئەمە چی ئەم کار ئەم پیاوە گەریدەیە زۆربەی زۆری هەموو وڵاتان گەڕاوە کوردی زۆر خۆشویست ئەمە لە پۆلۆنیا لە شاری کراکۆف داوت کرابووم هینێکە بوو فیستەڤالێکی کوردەلۆژیە لەسەر میلەتی کورد ئەمیش لەبەرەوەی هەموو دنیا گەڕابوو کوردی زۆر خۆشەویست زۆر وێنەی کوردی کێشا بوو ئەیتر حەزی کرد لەگەڵ منە وێنەیەک بگرێت فۆتۆگرافەر بوو یان هونەرمەندی تەشکیلی بوو نەخێت فۆتۆگرافەر بوو یعنی ئەمانە بەڵام منیش لەوێدا کۆڕێکم بەست لەسەر 5 ڕۆمانی کوردم وەرگرت و ڕنگدانەوەی جینۆسایدی کورد و 5 ڕۆمانەی کوردیە لە پۆلۆنیا لە شاری کراکۆف بەڵێ لە شاری کراکۆف و هەر ئەمانیش منیان بردە هۆڵۆکۆست ئەو شوێنەیان پیشاننا ئەوەیتر ئەمە خۆی جوولەکەیە ژنێکی جوولەکەش هەموو کین ئەو کۆشکانەی کە لە سەردەمی نازیەکانە هەموو تێک درابوون دەستی تێوە نەیەبوو
بنەماڵی ماڵی باوکی پیشانە وتی ئەو ئوتێ لێش هەمووی خۆمان بوو. جا منەمەوێ ئەلێرەوە باسی کارکتەرێ بکەم کە ئەو کاراکتەرە ژیانی توی گۆڕی، بەڵام پێشەوەی باسی ئەو کاراکتەرە بکەین وچانی چکە وەرەگرین ڕێگان بە باشتر نییە؟ خۆشەویستانم وچانێکی تر و دێنەوەلاتە. حەزم لە خواردنی خۆشە. پێش ئەوەی وچانەکە وەرگرم وتم کاراکتەرێک ژیانی توی گۆڕی. بەڵام پێش ئەوە وێنەیەکی زۆر دەگمەنم لە ناو وێنەکانە دۆزیەم وێنەیە چییە لەسەر ئەم منجەڵە ئەمە بۆ بەپە لە ئەمە لە کولێژی ئاداب لە شاری سلێمانی من بەرپرسی مۆزەخانەی ئێرە بووم. اینجا لەو ڕۆژی زانکۆوە یعنی هینی بیستەڤاڵی زانکۆوە کۆمەڵێک لە تەلەبە خۆشەویستەکانم ئەنواع و ئەشکال خواردنی فۆلکلۆریان هێنا. منیش لەو کاتە زۆر حەزیشم لێ بوو. ئەمە لێرەدا یاپراخە هەر یاپراخە دیسان ئەوشە لە ڕقی بکە. بەڵێ ئەنجینە خۆتان زۆرتان حەز لێ نییە بخوا. من جارم لەگەڵ خێزانەکەم ئەو کێشەیەمانێ ئەو لە ڕقی من حەزی لێکە من لە ڕقی ئەو حەزی لێ ناکەم. ئەو وێنەیە کەوتم وێنەیە کە ئێستا لێرە بە بەرگی سوورەوە ئەم بە ڕێزانێکن ئەمەیان دکتۆر حەمەنووریە، ئەمەی تریشیان دکتۆر خەلیل ئیسماعیلە. دکتۆر خەلیل ئیسماعیل بەڵێ بووینە هاوسەرمە بووینەتر هاوسەر. ئیتر لە ڕۆژی مارەکردن و ئەڵقە لە پەنجەکردندا من ئەو کراسە خوشکێکم بۆی دووری بوو کەشکەشانە خۆی دروستی کرد و ڕەنگەکەی شەرابی بوو. ئیتر دکتۆر حەمەنووری و کامەران مکری و چەند مامۆستایەکی هاوڕێ و نزیکم داوەت کردبوو بۆ ئەو بۆنەیە. بەڵێ دکتۆرە پێمان بڵێت چۆن دکتۆر خەلیل ئیسماعیل ناسی؟ وڵی ئەزانی چۆنەوەی من زۆر ڕێکەوت بوو. ڕێکەوت ئێمەی بە یەکتری ناسیەکە ویستم بیدۆزمەوە عاشق منیشان بۆ کردی دکتۆرە؟ وڵی ترەوە عاشقبانێکی بۆ کردم. باشە هاتیە سەرەوەی کە چۆن ناسیت؟ وڵای ئێتر دکتۆر خەلیل دکتۆرای تازە تەواو کرد بوو. من پێش ئەو هەر لە بەشی کوردی بوو ماجستێر و ئەمانە مامۆستا بوو. بەس ئێتر وەکو بڵێ کورسێکی وەرگرت بوو لە زانکۆی بەخا ئەو کاتە تەواو بوو هاتە بەشی کوردی. خەڵکی سلێمانی نییە؟ نەخێر خەڵقی گەرمیانە. بەڵێ دایک و باوکی خەڵقی مندەلین. ئیتر خۆشیان لە خانەقین ژیانیان بەسەر بردووە گەڕاون هەر لە گەرمیان بوون. لە 1970 هاتبوو نە سلێمانی. ترویستبووی ژن بێنە یەکێک لە هاوڕێکانی وتبووی تۆ کچێکی زۆر جوان لە کولیەتانە بۆ نایخوازی وتبووی خەڵقی سلێمانیە و لە مۆسکۆ تاوی کێ لە شوم پێکە. ئەتر کاتژنەکە هات بە منی وتم بۆچی ئەوە خۆی نەهاتوە و من ژنێکم حەزەکەم ینی شخصەکە خۆی قسەم لەگەڵکە بەدڵمە بەدڵم نییە فەلسەفەی ژیانی تایبەتی خۆم چی حەزەکەم پێی بڵێم منی ئەوێ بەو جۆرەی کە خۆم هەم لە ژیانە. ئیتر ئەوە دوای 6 مانگ خۆی هات مفاتحی کردم. دوای 6 مانگ؟ بەڵێ. ئەو ئێستاش لێرەدا بووینە هاوسەری یەکتری. ئەنجا من ئەمەوێ پێشەوەی کە زۆر قوڵ ببمەوە لە مەسەلەی ژیانی هاوسەری ئێوە ئەمێ باسێکی ئەوە بکەین کە فەرموود نۆخوشک و دووبرا. ئەمە دکتۆر خەلیلە لەگەڵ براکانێ لەگەڵ هەردوو براکەمە هەردوو براکە دکتۆر تەها و حەمەشوان ڕەسوڵ و حەمەشوان لێرەوە ڕێز ئیسلامان هەیە بۆی ئەمەیان کێ؟ ئەوە کچەکەمە ناوی ڕەندانە. ئەوە پارێزەرە لە کۆڕێک تلیکۆم لەوێ پارێزەرە. بەڵێ.
خاتونە خوابیان هێڵێ پەیوەندی جەنابێ لەگەڵ دکتۆر خەلیل ئیسماعیل و لەگەڵ مناڵەکان ئەگەر وەسفێکی ناوماڵی خۆتانم بۆ بکەی ژیانەیە لەگەڵ ئەوانەوە سەرەن کاتی خوێندنەوەتان وڵای ما خۆمان بەنیسبەت خۆم و باوکی ڕەوەندەوە ژیانێکی جەنجاڵمان هەیە هەمیشە دوو کەسی ئەکادیمین هەمیشە هەرچەند یعنی باوکی ڕەوەند زیاتر لە ماڵەوەیە من بە حکمی ئەوەی لە ناو کۆمەلگای کوردوێ ژنمان کەم هەیە بێتە دەرەوانیە لە ڕووی ئەکادیمی و سمینار و ئیزاعە و تەلەڤیزیۆن و کۆڕ و گێڕ و ئەم جۆرەشتانە و ئەرکی مناڵیشم کە لەسەر بێ زیاتر من لە دەرەوە ئەو زیاتر دەتوانم بڵێم بە زمانی عەرەبی ئەنووسیە من زیاتر لە ناو وەسەتە کوردیەکەم بە کوردی دەنووسم ژیانێکە ئێمە لە ناوە ماڵە زۆر بەختەوەرین بە مناڵەکانمان سوپاس بۆ خوا و هەروە ئەویش کەسێکی زۆر هێمنە زۆر بە تەحملە زۆر دەتوانم بڵێم ئەوەی کە زۆر معجبم پێی ئەکادیمیە ئەو شتانەی ئەو دوو بڕوانامەی کە بەدەستان هێناوە ئەمە بێگومانم ڕنگیاوەتەوە لە ڕەوت و گفتار و لە ناو ماڵە بەس ئەو هەموو شتەکانی لەسەر میلەتی کوردە لە ڕووی جیپۆلۆتیکەوانە بەڵێ جغرافیای سیاسی لە ڕووی جغرافیای دانیشتوانیشەوە لە ڕووی جغرافیای ئاویشەوە دەتوانم بڵێم لە ڕووی سیاسەتیشەوە بە تایبەتی لەسەر مادەی سەوچل لەسەر ئەو ناوچانەی کێشە لە سەرچە مەندەلی و خانقین و ئەوش کێشارکە کەرکووکە و شوێنەکانی ترە و لەوێ شەوانێ ئاکرێ و لەولایشەوە سنجار و ئەمانە یعنی زیاتر حتا سێ کتێبی لەسەر ئەو بابەتە هەیە. جا من بەڕاستی دکتۆرە بەرنامەکەم بەرەو کورتایی ئەڕوە بەڵام ئەوەیە هەندێک وێنە هەیە حەزەکەم ئەو وێنانە ببیندێ یەکێک لەوانە هونەرمەندی زۆر گەورە مامۆستا باکووریە ئەنجا وێنەیەکی تر هەیە جەنابتان بە جلی کوردیەوە حەزەکەم ببیندرێ ئەمەش وێنەیەکی ترە مناڵەکانمان دکتۆر لەگەڵ مناڵەکان بەڵێ ئەوە جەنابێ ڕازان و ڕەندان و ڕەندان و کاکەڕەوەندە باوکیانە بەڵێ ئەنجا وێنی تر پێشەوەی بگەینە کۆتایی وێنە ئەم وێنەیە مامۆستا کەریمزەن لەگەڵ ئامەخانی خێزانی خەڵاتکردنیەتی بانیان کردم منیش هاتم بۆ لایەن بەڵێ بەداخەوە کە مامۆستا زۆر حەزەکەین بێت ئێرە هێشتا بوار نەرخساوە کە جەنابی بگاتە ئەم بەرنامەیە ئەم کاراکتەری تری شەر ئەوە شاعیر مامۆستا مەدحەت بێخەوە زۆر جوانە بەڵێ ئەزانم ئەم وێنێش کۆنە بەڵام ئەمە یەکەم کۆڕم کە لە دوای ئەوە لە مۆسکۆ هاتمەوە ئێستا بەڕێزە دەڵی جەمال غەمبارە منیش بەڵێ ئەمان هاوڕێم جەمال غەمبارە ئەوەش کاکە فاروقە ئیتر ئەوە لە یەکێتی نووسەرانی کورد بەڵێوە لە باخەکەی لە پشتەوە زۆر هانیدام کە ئیتر منیش بێمە ناو کۆمەڵەوانی ئەو بوو یەکەم سمینارم کە گرتم لەو هێنا یەکێتی نووسەران بوو ئەمەش دانین بە دواوێنی جەنابێ دواوێنی جەنابێت لەم بەرنمەیە ئینشاءڵڵا چەندین ئەلبومی کە وێناگری خوابت هێڵێ بۆ مناڵەکانێ بۆ دکتۆر خەلیل بۆ نیشتیمانەکە خەرمان بەرەکەت وێنەکانێ زۆر جوان بوون ژیانێ پڕە لە مێژوویەکی شەرەفمەندانە دەستخۆشی لێکەین ئێمە هیچمان نەماوە بیڵێن عادەتی بەرنامەکە وایە پێش ئەوەی بڕۆی لەگەڵ جەناب تا ئەبێ وێنەیە بگرین بۆ ئەوەی لە داهاتووە ئەم دوو گوڵە جوانە کەنەوەی تۆن ئەمە کاکە داروینە ئەمە شانایە ئەمەش داروینە ئەوەش داروینە ئەمە باجارێ شانیا باش ببیندێ لە بەرەوەی دایک و باوکی زویر نەبن لێمان ئەمەش داروینە کاکە داروینە لە داهاتووە ئەو دوو کاراکتەرە پارێزگاری لە وێنەکانی ئێمەش بکەن بۆ داهاتوو ئتر ئێمە جاریش کە دەستخۆشی لەکەین و بە خێراتن دەکەین بۆ بەرنامەکەمان و زۆر سوپاس منی زۆر بەختەوەرم کە بۆ یەکەم جار لە ناو بەرنامەکەی بەڕێستە ئەو چاوپێکەوتنم لەگەڵ دەکەی کە وێنەکان دەدوێن هیوای تەمەند درێژیت بۆ دەخوازم و ئەمە دەتوانم بڵێم لە سەرتاسەری کوردستان یەکەم بەرنامەیە کە تۆ خۆشی و شادیەگە خەیتە دڵی بینەران و هەروها دری خودی ئەو کەسێکەوە چاوپێکەوتنی لەگەڵەکەی یادکردنەوەی دۆنی خۆی
لەگەڵ گرێدانی بەمڕۆ تاکو ئەم سەردەمەی لە ژیانە ئەمێنێ هیوای بەختەوەری بۆ بەڕێزت بۆ بەرنمەکەتان بۆ کورسا دەکەم زۆر سپاس خۆشەویستانم تا بەرنامەیەکە و کەسایەتیکی تر خواتان لەگەڵ